کشانەوەی کاندیدان لە عێراق ماوەیەکە سەری هەڵداوە پێشتر باس لەوە کرا کە ژمارەیەک لە کوتلەکان یان پارتە سیاسیەکان لە هەڵبژاردنەکان کشاونەتەوە، بەڵام ئێستا دیاردەی کشانەوەی کاندیدانیش دەستی پێکردووە سەرڕای ئەوەی وەک لە راپۆرتەکە ئاماژەی پێکرا کە کۆمیسیۆنیش خۆی ژمارەیەک کاندیدی لە هەڵبژاردنەکانی عێراق دوور خستوێتەوە. من لەسەرم پرسە گفتوگۆ لەگەڵ دکتۆر عەمار شەمەری کاندیدی کشاوەی پارتی چاکسازی عێراقەکەم کە لە بەغداوە لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتتان باش. من لە ڤیدیۆیەکە تەماشام کرد کە لەگەڵ ژمارەیەک لە پەرلەمانتا یان کاندید بۆ پەرلەمانی عێراق کشانەوەی خۆتان ڕاگەیاند لە پرۆسەی بانگەشە و خۆکاندیدکردن بۆ پەرلەمانی عێراق. ئەم بابەتە لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ بۆچی ئەم بڕیارەتاندا؟ أولا السلام عليكم ومرحبا سلامتان لێبێت. زۆر سپاس بۆەوە بجمهورك و زۆر سپاس بۆ كنا مرشحين ضمن بینەران. اسمها ئێمە حزب العراق سەر بە پارتێک بوون، پارتی چاکسازی بۆ عێراق. التشاور مع دوای ئەوەی کە گفتوگۆمان کرد لەگەڵ ئەو ئەندامانەی کە بڕیاری کشانەوەیان داوە، ئەم بڕیارە دەرچوو. کۆمەڵی کۆکار هەبوون. ئەمە کشانەوەیەکی هەڕەمەکی نەبوو ئێمە لە خۆمانەوە بکشینەوە بە پێچەوانەوە. ئێمە سەیری پرۆگرامی هەڵبژاردنمان کرد. من لەسەر تەواوی بەرنامەی هەڵبژاردن قسە ناکەم، پرۆگرامەکان ناکەم، بەڵام ئەگەڵ بە دیاریکراوی باسی کشانەوەی خۆمان کرد. هەموو پۆستەرەکان، پۆستەری لایەنە سیاسیەکان کۆمەڵێک دروشمیان هەڵواسیوە. ئەمانە دروشمی کۆمەڵە دروشمێکن کە قازانج بەدەستەوە دەدەن. باسی چی دەکەن بنمونە موچە دابشکردنی زەوی بەسەر خەڵک، بەڵام شتێک نییە بە ناوی پرۆگرامێکی ڕاست و دروست بۆ خزمەتی خەڵک. ئەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵێک کەس کە کشاوینێتەوە نامانەوێت بەڵێنێک بە خەڵک بدەین کە نەتوانین جێبەجێ بکەین. لەبەر ئەوەی کاتێک تۆ فراکسیۆنێک تەیە، لیست و پارتێک تەیە، دەبێت پرۆگرامێکی هەبێت. دوای 4 ساڵ لێپێچینەوەی لێ بکرێت لەسەر ئەو پرۆگرامە. ئەمڕۆ دەنگدەری عراقی دەنگدەرێکی دیکەیە، زیرەکە و دەپرسێت و متمانەشی بۆ بەڵێنانە نەماوە. بەنمونە ڕوتی نیشتیمانی شیعە لە پرۆسەی سیاسی کشاوەتەوە، لەبەر چەند هۆکارێک کشاوەتەوە. ئەوان ویستیان گۆڕانکاریەک لە سیستم و ڕژێمی عراقدا بکرێت، یاخۆت ویستیان لە هەڵبژاردن گۆڕانکاری بکرێت، گۆڕانکاری ڕیشەیی لە پرۆسەی سیاسی بکرێت، بەڵام کە نەکرا ئەوان کوشانەوە. لە بەرامبەردا فراکسیۆن و هاوپەیمانی و پارتە سیاسیەکانی دیکە بە پرۆگرام هاتنە پێشەوە، بەڵام کاتێک ئێمە زانیمان کە ناتوانین کشاینەوە. باش، لە قسەکان تاوا دەرەکەوێت ئەو دروشم و بەڵێنانەی کە کاندیدەکان بەرزیان کردوێتەوە ناتوانن جێبەجێ بکەن، بۆیە نەتان ویستوە خۆتان ئیحراج کەن لە بەردەم دەنگدەرانی خۆتان. بەڵێ باش، کەواتە هۆکاری دیکەی نییە. بۆ نمونە ئەگەر هەڕەشەتان لێکرابێ یا زەختتان لێکرابێ لە ژێر فشارا بوو بێت، ئەوانە نییە. لا يعني للأمانة لا يوجد أي من بأمانة قسە دەکەم، هەڕەشە نەبووە، فشار نەبووە، بڕیارێکی شخصی بووە وە کۆمەڵێک کەس بەیەکەوە دەریان کردو. دوای ینی گفتوگۆ ئێمە جەماوەرێکمان هەیە و خەڵکێکمان لەگەڵدایە. کاتێک بەڵێنێک دەدەین ئەگەر دەزانم ئەم بەڵێنە بەیانی ناتوانم جێبەجێ بکەم، یاسا لێپێچینەوەم لێ دەکات. ئەمڕۆ نەک تەنیا ئێمە دەبێ دەنگدەرانی عراق دەنگ بە خەڵکێک بدەن، بزانن پرۆگرامیان چییە، پرۆگرامیان بۆ هەڵبژاردن چییە، باسی چی دەکەن، چی بۆ خەڵک دەکەن. کاتێک تۆ باسی پرۆگرامی هەڵبژاردن دەکەی دەبێت جێبەجێشی بکەیت. ناکرێت تەنیا دروشم بێ. زۆرینەی لایەن و پارتە سیاسیەکان ئەمڕۆ باسی ئەوە دەکەن کە نەخێر بۆ گەندەڵی، لە کاتێکدا گەندەڵی لە هەموو شوێنێک بەربڵاوە، نەخێر بۆ تایفەگەرایی. تایفەگەراییش لە مامەڵی هەموو کەسێکدا هەیە، بە تایبەتی لایەنە سیاسیەکان. ئەمە سونیە، ئەمە شیعی، ئەمە کورد. ئەمەش دروست نییە، ناکرێت بەو شازە مامەڵە بگرێت. نابێت لەسەر
بنەمای پێکاتە گەرایی مامەڵە بکرێت عراقێکی دروست عراقێکی مەدەنی بەشازە بینا ناکرێت یان دەبێت شتەکان چاک بکرێن یانیش دەبێت بکشینەوە ئێمە کشینەوە ئێمە نەمانتوانی یاخود ڕاستتر بڵێم ئێمە ناتوانین ئەو پرۆگرامە جێبەجێ بکەین کە دەمانەوێت بۆیە کشینەوە زۆر باشە ئەم بابەتە بۆ هەموو کوتلە و لایەنەکانی دیکەش ڕاستە کە کاندیدەکانیان ناتوان بەڵێنەکان بەرنەسەریان تەنها تایبەت بوو بەم پارتەی ئێوە ینی ئەکرێ ئەمە بگشتێنین بەسەر ئەوانی تریشا ئەوانیش نەیانتوانیوە بەڵێنەکانیان جێبەجێ بکەن و ئەگەر نەیانتوانیوە جێبەجێ بکەن بۆچی ناتوانن أستاذي الفاضل اليوم بابەتەکە بەم شێوەیە ئەمڕۆ پارت و لایەنە سیاسیەکان ئەوانەی دەستنە پێشبڕکەی هەڵبژاردنەوە کاندیدەکانی خۆیان دابش دەکەن بەسەر سێ بەشدا خود سێ چیندا چینی یەکەم ئەوانن کە بردنەوەیان مسۆگەرە کورسی پەرلەمانی بەدەستدێنن گروپی دووەم ئەوەیە کە ئەگەری دەرچوونیان 150 گروپی سێمیش کە پێی دەڵێن گروپی جیم ئێمە پێیان دەڵێن با بڵێن بەکو حبری سەر کاغەزوە تەنیا ناون گەلێک پارت و لایەنی سیاسی هەن ئەمڕۆ بە دیاریکراوی ئەوانەی لە سوۆسیال میدیا دەردەکەون ئەوانەی لە تیکتۆک کار و چالاکیان هەیە ئەمانە چی پێشکەشی عراق دەکەن من نازانم پرۆگرامیان چییە بەڕاستی چی بۆ خەڵک دەکەیت تۆ دەبیتە نوێنەری خەڵک باشە نوێنەری خەڵک دەبێت پرۆگرامێکی هەبێ پێشکەشی بکە شتێکی ڕاستەقینە بێ قابلی جێبەجێکردن بێ من ئەمڕۆ لیستێکم هەیە بنمونە ئەم لیستا پرۆگرامێکی هەیە اینجا با ئەمە گشتاندنی بۆ بکەین بەسەر هەموو لایەنە سیاسیەکان هەموو ئەوانەی ئێستا هەن دەموچاوی کۆنن ڕوخساری کۆنن بۆ هاوڵاتیانی عراقی دروشمی کۆن دروشمی بەکاربراو دەموچاوی بەکاربراو بەڕاستی بۆیە چیان کردو هەندێک لایەنی سیاسی خەڵکێکی نوێیان هێناوە بەڵام خەڵکی نوێیان بۆچی هێناوە بۆ ئەوەی جارێکی دیکە هەمان دەنگدەر بۆ خۆیان پەلکێش بکەن ئەمە کێشەی ئێمە پارت و لایەنە سیاسیەکان من هەرچەندە مەبەستمەوە نییە باسی ئەوان بکەم بە دیاریکراوی بەڵام ئەگەر باستی لیستەکانی هەڵبژاردن بکەن زۆرینەی هەرە زۆری ئەو لیستانی بەشداری هەڵبژاردن دەکەن بە سیستمی ساتلیگۆ بەڕاستی ئەم سیستەمە لە بنەڕەتەوە خۆی بۆ ئەوە دانراوە کە سەرۆک پارتەکان کۆنتترۆلی هەڵبژاردن بکەن بۆیە لیستەکان ئەلف با جیم ئەم سێ گروپیان هەیە جەماعەتی گروپی سێم تەنیا کۆمەڵە ناوێکن بۆیە پارتە سیاسیەکانیش خەڵکێکیان هێناوە لە تیکتۆک خەڵکێک لە ئینستاگرام یەکێکیان هێناوە پەیجێکی هەیە ئەمە کارێکی دروست نییە کوا پرۆگرامی ڕاستەقینە کوا پرۆگرامێکی ڕۆن کوا بەرنمەیەکە عراق ڕابێت بەهۆی ئەو پرۆگرامەوە جارێکی دیکە بەڕێز دکتۆر عەمار شەمەری کاندیدی کشاوەی پارتی چاکسازی عراقی سپاس و بەڕێز